زۆر باشە. کاک دکتۆر دەربارەی نرخەکان یەکێک لە پرسیارە هەر باوەکانی لای چارەخوازان نرخەکانە. لەم تاقیگێ ئەو تستم ئەنجامدا بۆ نرخە لەو تاقیگێ بۆ نرخە جیاوازێکی زۆر هەیە لە نێوان نرخەکان. هۆکاری ئەم جیاوازیە چییە؟ و ئایا تەسیر ناکاتە سەر متمانەی چارەخواز بە هەمان شێوە؟ خۆی لە ڕووی نرخ ئەگە تەماشای بەڕێبەرای تەندروستی تاقیەکان بکەی ساڵان نرخێک دەردەکات. بەڵام پابەند نەبوونی تاقیەکان بە ڕێنمایە خۆی لە خۆیدا کێشەیە. دروست. تەمەن نرخ دانانی نرخ یاخود بەمونەوەکو میهرەبانی نرخەکانمان مامناوەندەیە. من زۆر باوەڕم بە نرخی هەرزان نییە. چون هەر کاتێک نرخ هەرزان بوو کوالەتی کیتەکان خراپە، ئامێرەکەت خراپە. و زۆر باوەڕشمان بەو بزنسە نییە بنمونە لە هەندێک شوێن CBC بە 22,000 دەکرێت. لە هەندێک شوێن بە 2,000 دەکرێت. هیچیان ینی گونجاو نییە. ئێمە بنمێن بە 7,500 دەکەین کە ستانداردە. نرخەکان ینی یەکەم وجدان نرخ مەرج نییە کوالەتی بێ، نزمی نرخیش مەرج نییە ناکوالەتی بێ. یان من زۆر بەرزی نرخ بێوجدانیە. باشە. زۆر نرخی زۆر کەمیش بێکوالەتیە. باشە. كذلك جعلناكم أمة وسطا خير الأمور أوسطهم مامناوندي. يعني ئێوە لە میهرەبانی نرخەکانتان مامناوندی زۆر چاکە. ینی ئەوەی کە گرنگە دەمێ بۆ چارەخوازان نەخۆشەکان ڕوونکەمەوە تۆ کاتێک هاتی سەرزانی تاقیکە دەکەی ئەگەر بێت و ئەنجامەکانت دقیق وەرنەبن یەک دەرمانەکان گۆڕا ینی شێوازی دەرمانەکە لە پزیشکی پسپۆرت دەگۆڕدرێ دوو جارێشتر تێستەکان دووبار دەکەواتە هەمان پارەیە تۆ لە شوێنێکی هەرزان دەیکەی دکتۆرەکە متمانی پێێنێتەوە دەبێت جارێش کە تێستەکان بکەوێت ئەو دوو تێستا ئەو دوو نرخە ئەو دوو پارە کۆبکەوە دایرێکت یەکەم زار بڕۆ تاقیگەیەکی باوەڕ پێکراوە 9,000 دووبارێکی لەبەری متمانە نەبی. زۆر چاکەکەواتە توانین بڵین هۆکارەکە هۆکاری ئەو جیاوازی نرخە بەشێکی بزنسە بەشێکشی ناکوالەتی ئیش ناکوالەتی بۆ نمونە ئێستا بەپێی ستانداردی جیهانی نابێت ڕەپید تێستە بێت. ڕەپید تێست زۆرێک لە تاقیگان ڕەپید تێست دەکەن بۆ ئێش پایلۆری بۆ پرگنێسی تێست کە ینی لە دنیای مۆدێرنی تاقیگەکان ئەوە تەنها بۆ کاتێکن بۆ نمونە FDA Federal Drug Administration کەڕێکای پێدراوە فەحسێکی پڕی بەو ڕەپید تێستە بکرێ تەنها بۆ ئەوێ ئافرەتەکە لە ماڵەوە بیکات. بەرەك دوو دڵی کەم کاتەوە ئینجا بێتە تاقیگەیەکی پێشکەوتوو کاتێک خودی تاقیگە بۆ ئامێرەی کرد ینی وا هەز دەکەم بێکوالەتیە. میهرەبانی دڵسۆزی و لێزانی